بڕیارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ ڕاگررتنی هێرشە ئاسمانەکانی سەر ئێران دوای 13 شەو لە بەردومانی چڕ وەک دان سەباغ سەرنووسەری کاروباری بەرگری و ئەمنی لە ڕۆژنامەی گاردیان ئاماژەی پێدەدات دان پێدانانێکی ناڕاستە و خۆیە بەوەی هێزی سەربازی ئەمریکا بەتەنیا ناتوانێت ئامانجە سیاسیەکانی واشنگتۆن بەدی بێنێت. داران بە بردومانکردن ڕادەست نەبووە، ئەمەش ئەمریکای خستووەتە بەردەم بنبەستێک کە تێیدا ناتوانێت داواکاریەکانی بسەپێنێت بەبێ چوونە نێو جەنگێکی زەمینیەوە کە خۆی لێی دەترسێت. بە پێو داتایانەی نووسری ناوبرا و بەرپرسی بەشی کاروباری بەرگری و ئاسایش لە گاردیان بڵاوی کردوتەوە هەرچەندە لەم جەنگەدا نزیکەی 3500 ئێرانی کوژراون و زیانێکی مادی لە نێوان 150 بۆ 270 میلیارد دۆلار بەر ژێرخانی ئێران کەوتووە، بەڵام ڕژێمەکەی تاران هێشتا بە پێوەوەستاوە. دان سەباغ دەڵێت پێوەرەکانی سەرکەوتن بۆ ئێران تەنیا مانەوە بوو. تاران جگە لەمانەوەی هاوکێشەکانی گەڕووی هورمزیشی گۆڕیوە لە بەرانبەردا ئەمریکا تێچوویەکی سەربازی یەکجار زۆری داوە. ڕۆژنامەی گاردیان جەخت دەکاتەوە کە واشنگتۆن زیاتر لە 38 میلیارد دۆلاری خەرج کردووە و ڕێژەیەکی مەترسیداری کۆگاکانی موشکی تۆماهۆک و پاتریۆتی بەکارهێناوە. سەباغ ئاماژە بۆ دەکات کە ئادابەزینی 50% کۆگای موشەکە بەرگریەکانی ئەمریکا پرسیارێکی گەورە لەسەر توانای ئەمریکا بۆ پاراستنی بنکەکانی لە کەندا و ناوچەکەدا دروست دەکات، بەتایبەت کە ڕەنگە جێگرتنەوەی ئەو چەکانە تا ساڵی 2031 بخایەنێت. یەکێکی دیکە لە خاڵە سەرەکیەکانی شیکاریەکەی دان سەباغ لە گاردیان بریتیە لە توانای ئێران بۆ بەڕێوەبردننی جەنگێکی نەهاوسەنگ. ئێران بە هاوکاری جوگرافیا شەخاویەکەی توانیوێتی توانای درۆن و موشەکەکانی پارێزێت تاوەکو هەڕەشە لە کەشتیە نەوتەڵگرەکان لە گەرووی هورمز بکات. ئەمە وای کردووە ئەمریکا نەتوانێت باڵادەستی لە زیادکردنی فشارەکاندا بسەپێنێت، چونکە بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەریەکی وێرانکەری لەسەر ئابووری جیهان و نێوخۆی ئەمریکا دەبێت. لە درێژەدا ڕۆژنامەی گاردیان باس لەوە دەکات کە ترامپ لەژێر فشارێکی ناوخۆیی زۆردایە، چونکە تەنیا یەک لە سەرسێ ئەمریکیەکان پشتگیری لە بەردەوامی ئەم جەنگە دەکەن، لە کاتێکدا هەڵبژاردنەکانی نیوەیی کۆنگرێس لە مانگی تشرینی دووەم نزیک دەبنەوە. ترامپ نایەوێت بچێتە ناو جەنگێکی درێژخایەنەوە. دان سەباغ دەڵێت تاران بەمە دەزانێت و کات دەکوژێت، ئەوان دەتوانن ئازارەکان هەڵبمژن و چاوەڕێ بکەن تاکو واشنگتۆن ناچار دەبێت بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ. لە کۆتاییدا وەک چۆن نووسەرەکەی ڕۆژنامەی گاردیان ئاماژەی پێدەکات هەرچەندە ئێران لە ڕووی ئابووریەوە تووشی داڕمانێکی گەورە بووە، بەڵام جەنگەکە سەلماندی کە هێزی ئاسمانی ئەمریکا سنووردارە، بۆیە بژاردەی ئاگربەست و وتوێژی داهاتوو وەک کەمترین بژاردەی خراپ بۆ واشنگتۆن دەردەکەوێت ئەگەر نەتوانێت بڕیاری جەنگی زەمینی بدات.